سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە گەشتیۆڵەکانی ڕۆژی پێنجشەممە 20 مانگی ڕزبەر لە خزمەتاندان هیوادارین کە لاشکوێیەکان ساغ و سڵامەت بن. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی کشوەری لە شاری سنا، ناڕوونی دۆخی تەندروستی ئارمیتا گەراوان لە نەخۆشخانەی فەجری تاران، ڕێگریکردنی حکوومەت لە بەڕێوەچوونی مەراسمی لەدایکبوونی سارینا ساعدی لە شاری سنا، دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری مەهاباد، سەپاندنی سزای زیندان و شەلاق بەسەر ئیدریس منبەری لە شاری سنا، خۆپیشاندانی خەڵکی کۆبانی دژ بە هێرشەکانی تورکیە بۆ سەر ڕۆژاوە و بەردەوامی هێرشە موشکیەکانی حەماس و بردومانی غەزا لەلایەن ئیسرائیل. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی کشوەری لە شاری سنا. ڕۆژی چوارشەممە 19 مانگی ڕزبەر خانەنشینکراوانی کشوەری لە شاری سنا بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دژ بە دۆخی خراپی مەعیشەت کۆبوونەوە. خانەنشینکراوانی کشوەری پارێزگای کوردستان بە پێی ڕەواڵی ڕۆژانی سێشەممەی هەر هەفتە دژ بە دۆخی خراپی ژیان و مەعیشەت خۆپیشاندانیان کرد. ڕۆژی ڕابردوو خانەنشینکراوانی ناڕازی بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام لە بەردەم سندوقی خانەنشینی کشوەری کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. خانەنشینکراوانی کشوەری خوازیاری چوونەسەرەوەی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی هاوسانسازی و دابینکردنی بیمەی تەکمیلی بوو. ناڕوونی دۆخی تەندروستی ئارمیتا گەراوەند لە نەخۆشخانەی فەجری تاران. ڕۆژی چوارشەممە 19 مانگی ڕزبەر دەستگا هەواڵنێریەکانی ڕژیم لە زاری کادری دەرمانی نەخۆشخانەی فەجری تاران ڕایانگەیاند دۆخی تەندروستی ئارمیتا گەراوەند خراپتر بووە و لە بواری پزیشکیدا ئەو حاڵەتە مەرگی مەغزی پێڵن. وێڕای تێپەڕبوونی دەڕۆژ بەسەر چوونە کۆمای ئارمیتا گەراوەند بەهۆی لێدانی لەلایەن بەکرێگیراوانی ڕژیم لە مترۆی تاران، هێندێک لە ڕۆژنامەکانی ڕژیم باسییان لە خراپتربوونی دۆخی تەندروستی ئەو لاوە تەمەن 16 ساڵە کردووە. بەپێی راپۆرتی ڕۆژنامەی بۆرنا، هەوڵی کادری دەرمانی نەخۆشخانەی فەجر ئاکامێکی نەبووە و ڕۆژی ڕابردوو بە فەرمی ڕایانگەیاندووە کە ئارمیتا تووشی مەرگی مەغزی بووە و دوایین هەوڵەکانیان ئەدەن بۆ ئەوەی هێماکانی ژیانەوەی بۆ بگەڕێنەوە. جێگای ئاماژەیە کە ئارمیتا گەراوەند قوتابی دەبیرستانی کوردی دانیشتووی تاران بەیانی یەکشەممە 9 ڕزبەری ئەم ساڵ لەلایەن ئاتەش بە اختیارەکانی ڕژیم لە مترۆی شوهەدا درایە بەرلێدان و چووە کۆماوە. ڕێگریکردنی حکوومەت لە بەڕێوەچوونی مەراسمی لەدایکبوونی سارینا ساعدی لە شاری سنا. ڕۆژی چوارشەممە 19 مانگی ڕزبەر ناوەندە ئەمنیەتیەکانی سنا ڕێگەیان نەدا مەراسمی ڕۆژی لەدایکبوونی سارینا ساعدی لە گۆڕستانی باش محەممەدی ئەو شارە بەڕێوە بچێت و بنەماڵەکەیان بۆ ئیدارەی ئیتلاعات بانکێش کرد. بە پێی زانیاریەکان ڕۆژی سێشەممە لاوانی ئازادی خوازی سنا بە بڵاوکردنی تراکت و وێنەکانی سارینا ساعیدی بانگەشەی بەڕێوەچوونی مەراسمی ڕۆژی لەدایکبوونی ئەو گیانبەخت کردویان لە ڕۆژی چوارشەممە 19 ڕزبەر کرد بوو، بەڵام هێزەکانی ڕژیم گۆڕستانی باش محەممەدیان گەمارۆدا و ڕێگەیان نەدا هیچ کەس لەسەر مەزاری سارینا کۆب بێتەوە. هەروەها دایک و باوکی سارینیان بۆ ئیدارەی ئیتلاعات بانکێش کرد و هەڕەشیان لێکردن کە نابێت لە دەرەوەی ماڵی خۆتان مەراسم بۆ کچەکەتان بگرن. شانی باسە کە سارینا ساعیدی قوتابی تەمەن 15 ساڵی خەڵکی سنا ساڵی ڕابردوو لە ڕەوتی شۆڕشی ژینا بە زەربەی باتومی هێزە سەرکوتگەرەکانی حکوومەت گیانی لەدەستا. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری مەهاباد. ڕۆژی سێشەممە 18 مانگی ڕزبەر لاوێکی خەڵکی مەهاباد بە ناوی پێشەوە ئیبراهیم پور تەمەن 19 ساڵ لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر پێشەوە ئیبراهیم پور و بە لێدان و توندوتیژیەوە ئەو لاوەیان دەست بەسەر کردووە. جێگای ئاماژەیە کە هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری بەندکران و شۆنی ڕاگیرانی ئیبراهیم لە بەردەستانیە و بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراوە. سەپاندنی سزای زیندان و شەلاق بەسەر ئیدریس منبەری لە شاری سنا.
بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ ئیدریس منبەری چالاکی مەدەنی و ئەندامی دەستەی بەڕێوەبەرایەتی ئەنجومەنی فەرهەنگی کۆمەڵایەتی نۆژین بە شێوەی غیابی لەلایەن لەقی 106 دادگای ئینقلابی سنە بە تۆمەتی تێکدانی ئاسایشی گشتی بە 1 ساڵ زیندانی تاعزیری و دوورخرانەوە بۆ زیندانی دزڵابادی کرماشان و 40 زەربە شەلاق محکوم کراوە. ڕۆژی یەکشەممە 27 سەرماوەز 1401 هێزە ئەمنیەتیەکانی ڕەژیم بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردە سەر ماڵی ئیدریس منبەری و ناوبراویان دەست بەسەر کرد. بە پێی زانیاریەکان هێزەکانی ڕەژیم وێڕای پشکنینی ماڵەکەی دەستیان بەسەر هێندێک لە کەلوپەلی شەخصی ناوبراو داگرتووە. ئیدریس ڕۆژی یەکشەممە نوێ ڕێبەندانی 1401 بە دانانی وەسیقە لە زیندان ئازاد کرا و جەلەسەی دادگاییکردنی ڕۆژی دووشەممە هەفتەی ڕەزبەری 1402 لە لەقی 106 دادگای گشتی و ئینقلابی سنە بەڕێوەچوو. خۆپیشاندانی خەڵکی کۆبانی دژ بە هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوە. سەدان کەس لە کارمەندان و بازاڕیانی شاری کۆبانی ڕۆژی چوارشەممە 19 مانگی ڕەزبەر دژ بە هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان و قوربانی بوونی دەیان کەس خۆپیشاندانیان کرد. لە ئەنجامی هێرشەکانی یەک هەفتەی ڕابردووی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان 47 کەسی مەدەنی گیانیان لەدەستا و زیاتر لە 59 کەسی دیکەش بریندار بوون. هەروەها دەیان بنکەی خزمەتگوزاری لەوانە وێستگەی سوتەمەنی کارەبا و ئاو نەخۆشخانە و مەدرسە لە بردمانی ئاسمانی و تۆپخانەکانی ئەرتەشی تورک لە ناوچوون. ڕۆژی ڕابردوو کارمەندان و بازاڕیانی کۆبانی پاشمانگرتنی سەراسەری ڕژانە سەر شەقام و دژ بە هێرشەکانی دەوڵەتی تورکیا خۆپیشاندانیان کرد. ناڕەزایەتی کرێکارانی هێڵی یاسنی زاگرۆس لە ئاست نەبوونی مەنی پیشەی. بەیانی ڕۆژی پێنجشەممە 20 ڕەزبەر کرێکارانی هێڵی یاسنی زاگرۆس لە ئاست نەبوونی مەنی شۆنی کار ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی کرێکاران ماشێنی دەرزین کە ئامێری گواستنەوەی کرێکارانە ماوەی بەسەرچووە و پێویستی بە نوێژنکردنەوە هەیە. کرێکاران دەڵێن هەر ماوە و ڕووداوێکی کار بەهۆی بایەخنەدانی خاوەنکار ڕووەدات و کرێکارێک دەبێتە قوربانی یان توانای کارکردنی لە دەستەدات. بەڵام بەڕێوەبەرانی شرکەتی هێڵی یاسنی ناوچەی زاگرۆس هیچ بایەخێک بە دۆخی تەندروستی و ئەمنیەتی پیشەی کرێکاران نادە. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامین نیشتمایی لە ئەهواز ڕۆژی چوارشەممە 19 مانگی ڕەزبەر خانەنشینکراوانی تامین نیشتمایی لە شاری ئەهواز لە ناڕزایەتی بە دۆخی خراپی مەعیشەت کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان خانەنشینکراوانی تامین نیشتمایی ئەهواز بە کۆبوونەوە لە بەردەم ئەو ڕێکخراوە وتنەوەی درۆشم خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بە پێی هێڵی هەژاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی هاوسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی بۆ خۆیان و بنەماڵەکانیان. کوژران و برینداربوونی سێ هاوڵاتی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم. شەوی چوارشەممە 19 مانگی ڕەزبەر بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە شارستانی گۆڵشەن لە بەلوچستان 2 کەس گیانیان لەدەستا و هاوڵاتیەکی دیکەش بریندار بوو. بە پێی راپۆرتی ڕێکخراوی حاڵوەش هێزە لیباس شەخسیەکانی کۆماری ئیسلامی لە شارۆچکەی جاڵق ڕاستەوخۆ تەقەیان لە سێ هاوڵاتی بەلوچ لە بەردەم نانەوەخانەیەکدا کردووە و بۆ هۆیە 2 کەس بەناوەکانی یاسر ڕەیسی و ئیسماعیل ڕەیسی گیانیان لەدەستاوە کەسێکی دیکەش بە ناوی عەلی بەدوو بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. ئێعدامی بەندکراوێک لە زیندانی توربەت حەیدەریە و مەرگی بەندکراوێک لە زیندانی مەشهەد. بەیانی ڕۆژی یەکشەممە 16 ڕەزبەر حکمی ئێعدامی بەندکراوێک بە ناوی ئیمام بەخش گورگیچ لە زیندانی توربەت حەیدەریە بەڕێوەچوو. هەروەها ڕۆژی دووشەممە 17 ڕەزبەر بەندکراوێکی بەلوچ بە ناوی محەممەد حەسەن نوتیزەهی لە زیندانی وەکیلابادی مەشهەد بەهۆی بێبەشکردنی لە دەرمان گیانی لەدەستاوە. بە پێی راپۆرتی چالاکانی مافی مرۆڤ لە بەلوچستان ئیمام بەخش گورگیچ خێزاندار و دانیشتووی زاهیدان بووە و چەند ساڵ لەوە پێش بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەرەوە دەست بەسەر و ڕەوانەی زیندانی توربەت حەیدەریە کراوە. ناوبراو دوجار لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە بە ئێعدام مەحکوم و
بەیانی ڕۆژی یەکشەممە سزای لە سێدارەدانی جێبەجێکرا. لەلایەکی دیکەوە ڕۆژی دووشەممە بەندکراوێکی بەلوچی زیندانی وەکیلابادی مەشهد بە ناوی محەممەد حەسەن نوتیزەهی تووشی جەڵتەی دڵ بووە، بەڵام بەرپرسانی زیندان لە گواستنەوەی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان خۆ دەبێرن و ئەو بەندکراوە بەهۆی بێبەشکرانی لە دەرمان گیانی لەدەستدات. بانکێشت و دەست بەسەرکردنی دوو ئەندامی کەمپینی کەمەندامان لە تاران و قەزوین. ڕۆژی چوارشەممە 19 مانگی ڕەزبەر بێهروز مروەتی بەڕێوەبەری کەمپینی کەمەندامانی تاران لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە بانکێشت و ماڵەکەی لەلایەن حکوومەتەوە پشکێنرا. هەروەها بەڕێوەبەری کاناڵی کەمەندامانی قەزوین بە ناوی لەیلا میرخۆشحاڵ پاش بانکێشتی بۆ حراسەتی ئیدارەی بێهزیستی دەست بەسەرکرا. بە پێی راپۆرتەکان بێهروز مروەتی ساڵی ڕابردووش بەهۆی تەحریمی ڕۆژی جیهانی کەمەندامان بە مەبەستی پاڵپشتی خەڵکی ڕاپەڕێوی ئێران بۆ ئیتلاعاتی سپای پاسداران بانکێشکرا بوو. ڕۆژی ڕابردوو ئەو چالاکە مەدەنیە بۆ جارێکی دیکە بۆ ئیدارەی ئیتلاعات بانکێشکرا و هێزەکانی ڕەژیم وێڕای پشکنینی ماڵەکەی دەستیان بەسەر لەپتاب و کەلوپەلی شەخسی ناوبراوداگرت. لەلایەکی دیکەوە ڕۆژی چوارشەممە لەیلا میرخۆشحاڵ پاش بانکرانی لەلایەن حراسەتی ئیدارەی بێزیستی قەزوین دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. بە وتەی بنەماڵەی لەیلا کچەکان نەخۆشی SME هەیە و نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراوە. گیان لە دەستانی سێ کرێکار لە مەعدەنێکی زێر لە ئەفغانستان. ڕۆژی چوارشەممە 19 مانگی ڕەزبەر سێ کرێکاری کانگایەکی زێر لە ئەفغانستان بەهۆی داڕمانی دیواری مەعدەنەکە لە ویلایەتی تەخار گیانیان لەدەستا. بە پێی راپۆرتەکان کرێکارانی مەعدەن لە ئەفغانستان خراپترین دۆخی پیشەییان لە نێو هاوپیشەکانیان لە سەراسەری جیهاندا هەیە و حکوومەتی تاڵبانیش هیچ بایەخێک بە ئەمنیەت و دۆخی معیشەتی کرێکاران نادات. ساڵی ڕابردووش هەر لەو مەعدەنە لە ویلایەتی تەخار 5 کرێکار گیانیان لەدەستا بوو. دوا هەوڵ بەردەوامی هێرشە موشکیەکانی حەماس و بوردمانی غەزا لەلایەن ئیسرائیل. شەوی چوارشەممە 19 مانگی ڕەزبەر هێرشە موشکیەکانی حەماس و جیهادی ئیسلامی بۆ سەر شارەکانی ئیسرائیل درێژەی پێدرا و لە بەرامبەردا فڕۆکەکانی ئیسرائیل غەزایان بە چڕی بردومان کردو بەدەیان کە زیانیان لەدەستا و بریندار بوون. ماوەی 5 ڕۆژە شەڕی نێوان حەماس و ئەرتەشی ئیسرائیل دەستی پێکردووە و بە پێی دوایین ئامارەکان تا بێستا 1200 کەس لە غەزە گیانیان لەدەستاوە و 5000 کەس بریندار بوون. هەروەها بەهۆی نەبوونی ئاو، کارەبا، سوتەمەنی، خۆراک و دەرمان دۆخی دانیشتوانی ئەو شارە کارە ساتبارە و نزیکەی 300,000 کەس ناچار بە کۆچ بوون. لە بەرامبەردا ڕۆژی ڕابردوو گۆڕێکی بە کۆمەڵی دیکە لە یەکێک لە شارۆچکەکانی ئیسرائیل دۆزرایەوە کە دەیان تەرمی کەسانی مەدەنی تێدا بوو. بەوتەی بەرپرسانی دەوڵەتی ئیسرائیل ئاماری قوربانیان گەیشتۆتە زیاتر لە 1300 کەس و 2900 کەسیش تا ئێستا بریندار بوو. بەڵێ بینێرانی خۆشەویست گەشتیاوڵەکانتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.